پێت وایە ئێرە کوێیە؟ ئێرە بەشی ئامادەیی کۆمەڵگەی بارزی ناحکومیە. ئێرە باشترین وەزیر قوتابیانە بەرەو زانکۆ دڵخوازەکانیان، چونکە وەکو چەندین قوتابیانی سەرکەوتومان بۆ زانکۆی پزیشکی، ئەندازیاری، پەروەردە، بازرگانی و چەندین بەشی تری جیاواز هەموو ساڵی قوتابیەکانمان نمرەی بەرز بەدەست دەهێنن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ مامۆستا ئازبەرزەکانی ئامادەیی، بە تایبەت مامۆستایانی پۆلی دوازدەمان کە خاوەن ئەزموونی چەندین ساڵن بنج و بناوانی بابەتەکانی 10، 11، 12 بە شێوەیەکی کارامە بۆ قوتابیان شی دەکەنەوە. لەم کتێبخانەیەدا قوتابیان دەتوانن کتێبی دڵخوازی خۆیان بخوێنەوە و زانیاری گشتیان باشتر بکەن. لەبارەس لە کەشوهەوایەکی ناوەزە هەموو پێداویستەکان بۆ قوتابیان دابین کراوە. هۆڵێکی فراوان، تاقیگەی زانستی و کۆمپیوتەر، گۆڕەپان، یاریگا، هۆڵی سمینار، چێشتخانە. بۆ دڵنیابوون لە دۆخی دەرونی قوتابیان و چارەسەری کێشە و گرفتەکانیان ڕێنماییکاری پەروەردەیی لە هەموو بەش و سێکتەرەکان دابین کراوە. جگە لەوە لە کاتی ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازرا و هەموو بەش و سێکتەرەکان پەرستار و فریاگوزاری سەرەتایی دابین کراوە. بۆ ئاشنابوون بە چەندین تایبەتمەندی دیکە دەتوانن لە پلاتفۆرمەکانی سۆشیاڵ میدیا لەگەڵمان بن.